خۆپیشاندانەکانی بەسڕە و ناوچەکانی تری باشوور و ناوەڕاستی عێراق بووە هۆی ئەوەی جارێکی تر پرسی دروستکردنی هەرێمی فیدراڵی سەر هەڵبداتەوە و ئەنجومەنی پارێزگای بەسڕە بە شێوەیەکی ڕەسمی داوایەکی لەو جۆرە بۆ ڕوژێنێت. بەپێی دەستوری عێراق هەر پارێزگایەک یان زیاتر مافی دروستکردن یان پێگەێنانی هەرێمی فیدراڵیان هەیە. بەو پێی عێراق وڵاتێکی فیدراڵیە، بەڵام ئێستا جگە لە هەرێمی کوردستان هیچ هەرێمێکی تر لە عێراقدا نییە. هۆکاری زۆر هەن کە لە ساڵی 2005ەوە تا ئێستا لە عێراق هەرێمێکی تر دروست نەکراوە، بەڵام پێدەچێت خۆپیشاندانی ئەم جارەی ناوچە جیاجیەکانی باشوور و ناوەڕاستی عێراق تەکانێک بەو پرسە بدات. لە دەستوری 2005دا بڕیار دراوە لە ماوەی چەند مانگێکدا پرسی پێگەێنانی هەرێمی فیدراڵی جگە لە هەرێمی کوردستان بە یاسا و ڕێنمایی ڕێک بخرێت، بەڵام سەرەڕای تێپەڕبوونی 13 ساڵ هێشتا هیچ جەنگاوێک لەو بارەیەوە نەنراوە. بەهۆی دروست نەبوونی هەرێمی تر هاوشانی هەرێمی کوردستان، عێراق بە فعلی نەبووتە وڵاتێکی فیدراڵی. ئێستاش ئەگەر ئەو پرسا بوو ڕوژێنرێت و ئەم جاریان بەڕاستی بەسڕە ببێت هەرێمێکی سەربەخۆ، ئیتر عێراق هەنگاوێکی تر لە فیدراڵی ڕاستەقینە نزیک دەبێتەوە. لە ساڵی 2007 بەدواوە چەند جارێک هەوڵدرا هەرێمی فیدراڵی لە بەسڕە پاشان لە ناوچە سوننە نشینەکانی ئەنبار و سەلاحەدین ڕابگەێنرێت، بەڵام حکومەتی بەغدای سەردەمی نووری مالیکی بەتوندی دژی ئەو داوایە وەستایەوە. ئێستاش کە بەهۆی خۆپیشاندانەکانەوە ڕەوشێکی نوێ هاتۆتە ئاراوە، ڕەنگا دەرفەتێکی لەبار بێت بۆ ئەوەی خەڵکی بەسڕە بە فەعلی ببنە خاوەنی هەرێمی سەربەخۆی خۆیان، کە ئەوەش جگەلەوەی سوودی ئابووری و سیاسی بۆ خۆیان هەیە، هاوکات سوودی بۆ هەرێمی کوردستان دەبێت و عێراق بەگشتی دەکات هەرێمێکی فیدراڵی. لە دوایەوەی لە ساڵی 2013 پارێزگای هەڵەبجا بە ڕەسمی ناسێنرا، عێراق بووە خاوەنی 19 پارێزگا. جگە لە هەرێمی کوردستان هیچ هەرێمێکی تر لە عێراق نییە. چاوەڕوانیش دەکرێت بەسڕا ببێتە دووەمین هەرێمی سەربەخۆی عێراقی فیدراڵ. بەو هەنگاوەش ڕێگە بۆ سوننەکان خۆش دەبێت ببنە خاوەنی هەرێمی سەربەخۆی خۆیان و عێراق بە تەواوی ببێتە عێراقێکی فیدراڵی.